هر کەسێک ئەو ڕێنمایەی خوای پەروەردگار دایناوە دیاری کردووە کەسێک ئەو ڕێ بگرێ فلا يضل ئەوە لە دنیا ولا قیامەتیش ولا يشقى ئەو دوایەوە خوا دەفەرمێ ومن أعرض عن ذكري هر کەس واز لە یاد و ذکر و بینی کە قورئانە ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون خوا دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا معيشة ضنكا كردواري خوامان دڵێ کابرا دەستی لە خوێنخۆنەکەی ناوەخت و بیخینچێنی بیکوژی ئەوە ضنکەیە یعنی لە ژیانی دنیا بە نامرتاحی بە دڵتەنجی بە وەزعەکی دەردەسەری بە نائارامی بە ناخۆشی بە کوشتن و بڕین بە تاڵان بە بەدخویی بە بەدڕەفتاری بە بێئەخلاقی بە بێدینی خەڵک وەزع دەباتە سەر معيشة ضنكا خوا وعدی دایە هەر کەسێک واز لە قورئان بینی ئیلا خوا تووشی دەکا ومن تركه من جبار قصمه الله هر کەسێکی پشتی لێ بکا ئیلا خوا پشتی دەشێنیتن قال ربي لما حشرتني أعمى كلا قيامتش قيد دفتوا ونحشره يوم القيامة أعمى بتساوي كورا چونك خوا وعدي دا ومن كان في هذه الدنيا أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا هر کەسێک لێر کو ئەنە چاوی بەکار نەی لە ئاستی حەقا لە قیامەتێک گومڕاتری دەبی چاوی ئەولاتریش دەبی بە کۆرە بوون کە قید دەفتەوە ربي لما حشرتني أعمى أي خوايا أي پەروەردگارم بۆ بەت کۆرەی حەشرت کردم وقد كنت بصيرا خۆ لە ژیانی دنیا چاوم شتی دەدیت ڕاستە چاوت هەبوو دنیات دەدیت بەڵام حەقت نەدەدیت کۆرە بووی لە ئاستیا فإنها لا تعمل الأبصار ولكن تعمل القلوب التي في الصدور خوای پەروەردگاریش جواب دەداتە دەفەرمێ كذلك أتتك آياتنا ئابەو شێوەیە لە ژیانی دنیات أتتك آياتنا باسی قورئانت لۆ دەکرا باسی ذکری خوات لۆ دەکرا باسی شەرع و بەرنامە و قانون و یاسا و نیزام و دەستوری خوات لۆ دەکرا فنسیتها خۆت لێجێل دەکرد خوا نافەرمێت جوێنت پێ دەدا دەدڕان ئیهانەت دەکرد محارەبەت دەکرد خەشمەری پێ دەکرد ئیستێهزات پێ دەکرد خەڵکی ئەو قورئانت دەکوژ دەفەرمێ فنسیتها بس خۆت لەبیر دەبردەوە خۆت لێجێل دەکرد خواش دەفەرمێ وكذلك اليوم تنسى الجزاء من جنس العمل كولێکوانە بی پاداشتش لەو سەری بەو نەوعەیە مادەم لێکوانە قورئانت لە بیر خۆ بردەوە هجرانی قورئانت کرد ئیلا دەبی لە قیامەتە جەو عقوبەی بچێژی لەبەرەوە ئینسانی مسلمان خوای گەورە کە باسی قورئانی کردیا ئینسان دەبی ئاگای لێ بێ قورئان چییە بەس وا نەزانین دوو دفەتەینە لە بینی دوو زەردان لەمان بەجێماوە بەس کاتێکیش کەولەمان باز دەکرێت سەری لە ڕاستە بادەین بڕێک دڵی خۆمانی پێتون کەن هەر ئەو دەمایە تەئسیرمان لێ بکە وەکو شیوەی گەرم دوای ئەوە سارد ببینەوە نابێ وەصیفەتی مسلمانی بی چونکە سەحابەی کرام ئەوە صفاتیان بوو کاتێک کە دەگەیشتێک دی ئەوە مەجلیسی ئیمامی عومەر رضی الله عنه مەشهور بوو بەوەی کە دەگەیشتە سەحابان یەکسەر بانجی ئەبوو موسا ئەشعەری دەکرد فەرمی ئابا موسا ذەکرنا وەرە وامان لێ بکە ذکری خوامان بەبیر بێنەوە فقرأ عليهم القرآن قورئانی لۆ دەخیندن ئەبا موسا الأشعري ئەوەی کە باسمان کرد کە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کاتێکەشەوە هاتە ماڵە جێی بۆ ڕاگرت بە قورئانی دەخوێن سبەینە هاتو فەرمی ئابا موسا والله لقد آتيت مزمارا من مزامير آل داود فرمي بشك لمزمار آل داود بيدراوة تياو دارو بردو روح لبرو بيروح لكاتي زبور خنوا لديان دقوتون فرمي والله يا رسول الله نمزاني زناب الجدرا دقن دنا قسما بالله لحبرت لك تحبيرا او بشويش خوشتر لبوتم لخنوا پیغمبري خوای صلى الله عليه وسلم او ابا موسى الاشعري بيدين لبرو صحابي كرام او تأثير قرآني زور بتعشي لصدليان نشتبو لو ببي قرآن ندجان لبرو السلفي صالح دەفەرمێن باش نییە لەو هیچ ئینسانێکی ڕۆژی بەسەردا ئاودی بی شەو ڕۆژی بەسە پشتیدا بڕوا 24 ساعات لە ژیانی نەفڕێکی لە قورئانی نەبیتن لەبەرەوە زۆر ئینسان کاتێکیش دوور بوو لە قورئان بەخوای بنام دەستی لێ بشۆ ڕاستە دەژی دەخوا دەنوی بەڵام بەبێ هودەیە کار لە ژیانی خۆی ناکە هیچ ئەثەرێکی قورئانی پێوە دیار نابی قورئان فعلا سەلەفی واکوم بەدەرکرد ئەو دیوی پێکردن ئیمانەشی وای لە دڵدا دروستکردن نەیان دەتوانی یەک بڕگا لە ژیانی خۆیانە بەبێ قورئان